دەگوترێت بەشێکی سەربازەکان کاتێک شەڕ دەکەن نازانن بۆچی شەڕ دەکەن، بەڵام سەرکردەکان باش دەزانن کە بۆچی شەڕ ڕادەگرن. دوای جەنگ چیرۆکی قوربانیەکان دەست پێ دەکات کە ئەو قوربانیانە تەنیا خۆیان دەتوانن ئەو چیرۆکانە بگێڕنەوە، ئەوە ئەگەر جەنگاوەرەکان شانسی ئەویان هەبێت لە ژیاندا بمێننەوە. ڕۆژانە خەڵکانێک بێ ئەوەی سەرباز بن دێن لێرە جلی سەربازی دەکڕن، هەر بۆ خۆشیان نا، بەڵکو خەونی بوونە سەرباز لای منداڵەکانیشیان خۆشەویست دەکەن و جلی سەربازیان دەکەنە بەر. ڕۆژانە خەڵک دێ سەردانمان دەکاتن بۆ کڕینی زولوبەرجی سەربازی، هەم بۆ خۆیان هەم بۆ منداڵەکانیان، ئەوەش زیاتر لە خۆشەویستی لە بۆ خاک و نیشتیمانی بۆ پێشمەرگەیتیان. زۆر جاریش بووە، یعنی تەنانەت ئافرەت شاتووە جلی سەربازی لە ئێمە کڕیوە لە خۆشەویستی بۆ پێشمەرگە. پێشمەرگەیەکی بریندارە، دەڵێ هەروە دەزانم دوێنەیە، کەچی 45 ساڵ بەسەر ئەو ڕۆژەدا تێپەڕیوە کە لە بۆردومانێکی فڕۆکە جەنگیەکانی حکوومەتی عێراقدا بریندار بوو، سەدا 75 ئەندامی نێرینەی لەدەستدا. کەڕداوەکە ڕوویدا 4 تیارەی سیخۆ بوو، سایقەکانە ناڵم رووسی بوون، سۆڤێتی بوون، ئیتر لە فەیلقی یەکەوە هاتن لە ئێمەیاندا و ئیتر من هەر ئەوە نەمزانی لە خستخانەیەکی ئێران عملیات کراوم و ئاگام لە خۆم نەبوو. جەنگ هەموو شتێکی لە من ساندەوە، هیچ شتێکم نەماوە. من ئەگە 2 قاچم نەبوو ئایا مەمنون بوو. فەرمان موحەممەد هێشتا زیندووە دوای ئەوەی لە جەنگی دژ بە داعش و لە ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ لە گوندی خەرابە سوڵتان جەنگ چاوێکی برد و 80 ساتمەی لە سەریدا بەجێهێشت. هەستەش زۆر ناخۆشە، برادری خۆ لە ئەو برادە نەک برادەرتە لە کاتێکی والا ئەوەندەی ئەوەی ئەو بەکەلکردێ براکەت بەکەلکرد نایەت لە کاتی والا. هەندێک برن کاتیوا هەیە لەوانێت ترزا قەلبی دروستبی، بەڵام ترسە لە ئێمە نەبوو. خۆمان زۆر زیاتر یعنی بەرامبەر گولە ڕاگرتێ لەگەر ئەو هێزەی خۆمان بەس نێرین برادەرەکەمانیی لێ بێتن. ئەگەر بۆ کوردستان بیدرام شتێک چیت کەمان پێ بکرێ دەیکەین. بریندارەکانی جەنگ ئەوانەی بە ساغی ڕۆیشتن و ڕۆژێک بە کەم ئەندامی گەڕانەوە، ئەوان بۆ بەدەستێنانی ژیانێکی باشتر چەکیان کردە شان و چوونە بەرەکانی جەنگ. بەڵام کاتێک گەڕانەوە یەکەمین شت کە گۆڕابوو ئەندامەکانی جەستەی خۆیان بوو. نارین ڕۆستەم دەنگی ئەمریکا، هەولێر.